زانستی پەیوەندیە نێودەوڵەتیەکان پێمان دەڵێت دیاریکردنی شوێنی دانوستان لە خۆوە نییە. ئەو خاکەی یەکەم تەوقەی تێدا دەکرێت بە دڵنیاییەوە کاریگەری لەسەر خاڵ بە خاڵی ڕێکەوتنەکانیش دەبێت. ئەم بنەمایە لە دانوستانەکانی نێوان ئەمریکا و ئێراندا بەرجەستە بوو. ئەو کاتەی بڕیاردرا دانوستانەکان دەست پێ بکەنەوە، ئیدی کێبڕکەیەکی بێدەنگ لە نێوان ئیستانبول و مەسقەت دروست بوو. سەرەتا چاوەکان لەسەر ئیستانبول بوون و بڕیار بوو هەینی ببێتە شوێنی یەکەم تەوقەی نێوان عێراقچی و ویتکۆف. بەڵام لە پڕێکدا هەموو شتێک گۆڕدرا. لەسەر خواستی ئێران شوێنی دانوستانەکان گوازرایەوە بۆ مەسقەت. مەسقەتی پایتەختی شانشینی عومان و ئیستانبوڵی تورکیا ئەو دوو جێگەیە بوون کە تایبەتمەندی ئەوەیان تێدا بوو ببنە نێوەنگیر، بەڵام بەتامی دیبلۆماسی خۆیان. عومان لە سیاسەتی دەرەوەیدا بنەمای بێدەنگی دەنگی لە قسەکردن بەرزترە پەیڕەو دەکات. ئەو نایەوێت لەو ڕێگەیەوە بەتەنیا هێزی خۆی نیشان بدات، بەڵکو دەیەوێت جارێکی دیکە بێلایەنیەکەی بۆ جیهانی ئەعلان بکاتەوە و بە هەمووان بڵێت عومان سویسرای ڕۆژهەڵاتە. بە پێچەوانەوە تورکیا دەیویست ببێتە ئەو نێوەندگیرەی کە مێزێکی لەسەر دانوستانەکان هەبێت و خۆی وەک یاریزانێکی ئیقلیمی نیشان بدات. ئێران مەسقەتی دەوێت، چونکە تاکە پایتەختە لی ناترسێت و دڵنیایە لەوەی سیخوڕیان بەسەرەوە ناکرێت و دزە بە زانیاریەکانیان بۆ لایەنی سێم ناکرێت. ئەمریکاش بۆیە ئیستانبوڵی دەویست، چونکە ئەندامی ناتۆیە و زۆر بەرژەوەندی و دۆسیەی دیکە لە نێوانیاندا هەیە. بە کورتیەکەی مەسقەت نێوەندگیرێکی بێدەنگ دەردەچێت، بە یەک دووری دەوەستێت. دانوستانەکانی ئەوێ هێمنتر دەبن و دوور لە چاوی میدیاکان ئەنجام دەدرێن. بە پێچەوانەوە تورکیا نێوەندگیرێکی کاریگەر دەبوو. بەرژەوەندی دوولایەنەی لەگەڵ هەردوولا هەبوو. دانوستانەکان ڕاشکاوتر و شەفافتر دەبوو.